هەر لە سەرەتاوە زۆرێک لە چاودێران ئەوەیان ڕاگەیان کە عەلاوی سەرکەوتوو نابێت لە کارەکەیدا لەبەرەوەی نەخوێندنەوەیەکی دروستی بۆ واقعی عێراق هەیە هەر بۆ خۆشی سواری شەپۆلێک بۆ کە دەیویست ئەو عێراقە بەو شێوەیە بێ کە خۆی دەیەوێ ئەمڕۆژ بە یەکجاری دەستی لە بنی هەمانەکە دەرچوو وازی لە هەموو شتێک هێنا بۆ فەشەلی هێنا هۆکارەکانی چ بوون دەبێت چی بکرێ بۆ ئەوەی حکوومەتێکی عێراقی کە بەرپرس بێ لە تەواوی پێکاتەکان و هەموو دەستوریش لە بەرچاو بگرێ چی بکرێ دەمانەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین بە میوانداری بەڕێز دکتۆر عەرەفات کەرەم بەرپرسی کاروباری عێراق لە بارەگای بارزانی کار ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لەگەڵمانە کاک دکتۆر بەخێربێی سوپاس بۆ ئامادەبوونیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ من دەمەوێت لە سەرەتا لە پەیامەکەی سەرۆک بارزانیەوە دەست پێ بکەم لە پەیامەکەیدا دوو ئاراستەی تێدایە لەلایەک سوپاسی یەکڕیزی و یەکهەڵوێستی لایەنە سیاسیەکانی کوردستان دەکا کە یەکهەڵوێست و یەکدەنگ بوون لە ئەوەی کە بتوانن قەواری هەرێمی کوردستان بپارێزن لە هەمان کاتا سوپاسی ئەو لایەنە سیاسیانەی عێراقیش دەکا کە نەیان هێشت هەم پرۆسەی دیموکراسی هەم عێراق بەرەو هەڵدێر بڕوات نەیانێشت ئەوەش تێپەڕێ و حکوومەتەکەی عەلاوی جێبەجێ بکرێ من دەمەوێت لەوەوە بێ ینی خوێندنەوەتان بۆ ئەو پەیامەی سەرۆک بارزانی چییە؟ گەلک سپاس بۆیە دەرفەتێ پەیامە جەنابێ سەرۆکی تێت کە بڕاستی ئەگەرە سەرەکی کە کورد سەرکەفتی بیتن لە هەمە چێکردنا حکوومەتێکی یان هەر هەنگاوێکی ئەوە کورد یەک بیتن ئەوی جارە وەختە وەکو شاندا هەرێمە کوردستانە سەردانا بەغدا کرێ بڕاستی شان دەکە گەلک ئەپڕێک و پێک بوو یعنی یەک هەلوێز بوو و هەمیاشی فەلسەفەوان تەرکیزەوان سەر هەندێک بوو کە کێشامانە بڕاستی موچەنە کێشامانە یعنی بودجەیە کێشامە سەرەکی ئەوە کە بڕاستی کەیانە هەرێمە کوردستانە بێتە پاراستن کەیانێکی دەستوریە هەرچەندە ئەو فدرالیەک و ئەم بەحەسکەن فدرالیەکە ڕاستی ژنیە بڕاستی ینی وەکی مەجازیەکی مەستەلەح عەرەبی بەرە چەندێ دەبێت ئەمریکایانە پارێزن کەیانێکی دەستوریە چونکە پێشی ریفراندومێ پشتی ریفراندومێ زۆر هەوڵ هەبوون کە ئەف کەیانە نەمینێتن و پەیڤە باکووری عێراق کارتینە بەر هەندێ یەکگرتنا کوردە هەموو جارێ ئەگەرە کە سەرەکیە کەم هەموو جارێ هێز بین لە بەغدا کە جەنابێ سەرۆکی سپاسیەوان کرد بڕاستی چونکە ئەگەر ئەف کوردە یەک نەبووایە ئەوڕۆکە بڕاستیە شێمەمەتە ئەو حکوومەتەدا تێپەڕیدن یا دوێش ئەوە کە سپاسیە لایەنێن دیکە کردن بڕاستی ئەمزانن کە سپشکا پتر لە سنە و زۆر لایەنێن شیعەژی دیگەلمەدا بن کە نەک مەبەستەمە ئەو بێت هەندێک تێبگەن کەمێک کێشە لەسەر هەندێک پۆستێت وەزاری هەبن یان لەسەر هەندێک کێشێت بچی کێشەمە سەرەکی ئەو بوو چونکە ئەف برادەرە بەڕێز محەممەد تەوفیق عەلاوی یعنی بەرنامەك هەبوو کە ئەف بەرنامە هەڕەشە بوو لەسەر پاشە ڕۆژە عێراقی بەرنامەك بوو کە یەکەم دانیشتن نختیان گەل دانیشتە مەهەسپێکی بڕاستی زۆر زەحمەتە ئەم کار دیگەل عەلاوی بکەین چونکە ئەو بەرنامە ئەو بەحەسکرد بەرنامێکی شێوازێکی سنترالایزیشنەوەکی مرکزیت شێوازێکی عقائدیە یعنی کابراکن دە پرۆگرام نێشکێویدا بوون یعنی شێن بمەتە 30 ڕۆژ مدەی بوون 3 هەفتە چون بەس گفتوگو دیگەل خود کردن دیگەل لایەنی سیاسی نەکردن یعنی هەندێک ئاخفتنێتی نیگمە جێ سەرسوورمان بوون باڵکێش بوون ئەبەر هەندێ شێن بمەتە ئەف حکوومەت ئەگەر تێپەڕیوە دەبێتە ئەگەرە هەندێ عێراق حتا ئاشتیا کۆمەڵاتیدا تێکچیتن وەستنا بڕۆن و ئاشکرا دەگوت ئەم دێبەرە و فدرالیزمێکین ئایا ئەگەر جانەبێتە پرسیارێکی بکات ئەگەر سنە بەرە و فدرالیزمێ بچین کوردێکی وێچیتن ئەشێ بمەتە کورد هەزرا کنفدرێشنە دەکەن کنفدرالیزم چونکە زەحمەتە تۆ لە وڵاتێکیدا بژی ئەو وڵاتە لایەنێکی سیاسی تەحەکومێتدا بکەن کە بڕۆن ئاشکەرا ئەمزانین سەدرە یعنی ئەو توێتێک و سەدر بڵاوکرێەوە ئەو هەفت پەیوینەوە دیگەل کەناڵی شەرقیە نەک ئەم تنێ کورد نیگەران کردین نەک تنێ سنەژی زۆر لایەنێن شیعە بڕاستی وەختێکمە گفتوگو دیگەل کرد گوتێ یعنی ئەگەر ئەف حکوومەتە سەر بگریت بچتە سەر سبەی یان ئەم دەبێت بچینە گرتیخانەی یان دەبێت بچین دەرەوە عێراقی مەترسی بوو جەنابێتەش تو شارەزایی کە مەترسیا من وەکو عەرەفات ئەوە بوو کە ببە سەدرانەت الدەولە
يعني اف دولته خر صدر تحكم يعني تذاكر كواتە سەدر بەرنامەکەی والڕێ عەلاویەوە دەست بەسەر تەواوی بله عێراق او دابڕێت. مترساكا مازن بره جناب السروكي وقت او بياما بلا كروا يعني وك بيامك داخل كي كاو مترساكا مازن بو سر باشا رجع عراقي چنا بيتن غير دستور لاينك سياسي بيجي تو ورا تو هرا از يعني مصطلح بتو ناشرين وناشرستاني بكارن بيجتن افسر كدي السياسي دي كما نو زبلخانه يعني مصطلح كي ناشرين براسي عندك مصطلحات كارينا مترسيكا مازن للحمله يعني سياسي دروز وكبراسي باشا رجع عراقي كيتا دست لاينك سياسي افلانش لاينك ايديولوجي مذهبي براسي زحمته ام بشين ولات بشين باشە کەک عرفات یعنی ئێستا پرۆژەکەی عەلاوی و ئەوەی لە پشتیشیەوە بوو کە ئەنوویست جێبەجێ بکەن ئەو پیلانە شکستی هێنا پێت وایە ینی با لە ڕووی دەسووریشەوە ئەگەر قسە بکەین پێت وایە سەرۆک کۆمار لە ماوەی 15 ڕۆژی داهاتوودا دەتوانێت لەگەڵ لایەنە سیاسیەکان بتوانێت کەسێک کە نەک بە پیلانجێڕی بێوێ حکوومەتێک پێک بێنێ بەڵکو بتوانێت لە بە هاوکاری لایەنە سیاسیەکانی کورد و عێراقیش پێت وایە ئەمە کارە ئاسان بێ بۆ سەر کۆمار سێ ئۆپشنێتەی ئۆپشنێک دەستپێکی کار لە سەرتاتەکردن کە بەڕێز عادل عەدمەتی بەردەوام بێتن لە پۆستێ خۆ بەس ئەوڕۆ بەیاننامەک دەرکرد گوتی ئەزی ئیجازەکێ دەمەخۆ یعنی ئەس نەشێن بەردەوام بم بلا جێگیری سەرۆک وەزیران بێ پۆست وەربگرێتن جانگینەیان حتمەن یەکی شیعە دەبێتن نەک بۆ کووردا دەبێتن ئەف ئۆپشنە زەحمەتە سەر بگریت ئللا ئەگەر هات و لوبیەکی زۆر مەزن هەبێتن لایەنێ سیاسی و پەرلەمانجارەکەتیە هەوڵ بدەتە کە بەردەوامێت کە ئەوە زۆر ئۆپشنەکە باشە بەس یە بزەحمەتە ئۆپشنا دوێ ئەوە کە جارەکە تێ بشنە سە ئەسعەد العیدانی چکە وەختی خۆ بگوێرەی دەستۆرە ئەمزانن هەموو جار دەبێتن فراکسیۆنە مەزن کەسێکی دەستنیشان بکەن کە هەنگینێ شیعە ناوبەرە خۆدا یعنی اتفاق بوون کە پارێزگەهێ بەسرە بیتە سەرۆک وەزیر ئەسعەد العیدانی بەسە بۆ بەرهەم ساڵح قبول نەکرد و وەکو شاندا پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتیە بەڕێز شازێواری ڕاستی مەگوتێ یعنی دەباتە قبول کرد باش چونکە ئەوە کێشەوانە یعنی سەلاحیاتەوانن مافێوانە کەسێکی دەستنیشان بکەنە سەرۆک وەزیر یعنی حاجەتەوەی ئەو بوو کە بەلێ ئەگەر ئەسعەد العیدانی قبول بکەم خۆپێشاندان دێ بەردەوام بیتن بڕاستی هەر کەسێکی تونەکە تو ئیمام عەلی کێ سەرۆک وەزیر خۆپێشاندە هە بەردەوام بن دەبێت چارەسەرەکەت کە بگەڕێ ئەو ئۆپشنە یا تازە بەحەسێتەکردن کە ئەسعەد العیدانی بیننا ئەگەر هات ئەوەش سەر نەگرت یا هەی هەندێک ناوە دیکەی بەحەسکەن مە کورداژی زۆر ناودانێ حقیقەتەن هەندێک کەسایەتیت شیعەت هەی کەلکی وێ قۆناغێتن کەسێت بهێزن پەیوەندیتان باشن دیگەل وڵاتێت کەندا وڵاتێت عەرەبی ئەمریکا حتا ئیرانش باشە بۆیە قۆناغی بەس بڕاستی منەوێت ئەم بچین دەستمە هەبێتن یعنی ئەگە سبە کەسێک پرسیارێکی باشن بۆ قبول نەکرد عەلاوی بێتە سەرۆک وەزیر مانە شیعەیە مانە دەسەڵاتوانە ما قبول نەکرد باش يعني كما كيشكل شخصي قال علاوي هاي ما قبول نكر چونکە بڕاستی ئەو میکانیزمە علاوی ئینای هەڕەشە بوو لەسەر هەرێما کوردستان هەڕەشە بوو لەسەر سنەژی هەڕەشە بوو حتا سەر لایەنی شیعەژی هەر کەسێک بلایەن يعني جانبێکی بەرەخکردن نەوعی هەڕەشی بۆ ما کوردە هەڕەشە بۆ سەر کەیانی دەستوری بۆ سنە هەڕەشە بوو چونکە بڕاستی کێشێتان چارەسەر نەبوو بۆ شیعە کێشە بوو چونکە سبەی سەدر دا کنتڕۆل هەموو وەزعەکەتن کەواتە بەروێ چەندێمە قبول نەکرد تازەشی بڕاستی یا زەحمەت نییە ئەگەر سەرۆک کۆمار لە 15 ڕۆژە کەسێکی دەستنیشان بکات یا زەحمەت نییە لەبەرچێ بسیار ئەوەیە بۆچی یابسەناییە چونکە هەر کەسێک وەختی بیتە سەرۆک وەزیر وانەک وەرگرت لە عەلاوی کە دچاوە تەعاملی گەل هەرێما کوردستانی کرد دچاوە تەعاملی گەل سنات کرد هیچ وڵاتێک ینی ببوورە هەر حکومەتێک وەختی و تەشکیل بیتن ئەگەر هاتو کورد و سنە ڕۆلێکی سەرەکی تێدا نەبینن سەر ناکەوێتن نەخاسمەژی ئەو ڕۆلە تایبەتی هەولێر و تایبەت زۆر سەرکردی شیعاژی بڕۆنە ئاشکارەت گوتەمە گوتی عەلاویش گوت ئەگەر هەر حکومەتێک خود جناب سەرۆک بارزانی ئەگەر هاتو ڕۆلێک تێدا نەبێت سەر ناگرێت ومە بچایە خودیت کە عەلاوی تازە وەختی و ئەف میکانیزمە سەرمە فەرز کرێ يعني جناب سەرۆکی ڕۆنە ئاشکارە گوتم هیچ ڕەنگێکی قبول ناکەین کەواتە پەیامەکە ڕوونە ئیتر بۆ ئەو کەسێک کە دێت بەبێ ڕەچاوکردنی هەرێمی کوردستان مەحاڵە و حکوومەتە پێک بێت ئەمە لە 2003 هەتانوکە کی بێ ئەگەرە هەندێ مالێکی جارێک نەبێت سەرۆک وەزیر عەبادی نەبووە سەرۆک وەزیر و پشگیرە کوردا عادل عەبدولمەهدی ماوانە کودار مێژە لە پۆستیشتن بەر هەندێ کورد
فاکتەرێکی سەرەکیە باش. بۆ استقرارە عێراقیشی. کاک عرفات ئەمڕۆ بابی مەسەر نامەکەی عادل عەبدولمەهدی چەند شتێکی تایە لە ناویانە دەڵێ ڕۆژی چواری 12 هەڵبژاردن بکرێ هەروەها پێشنیازیەوە کە هەمواری دەسوور بخرێتەوە ڕیفراندۆم یعنی تا چۆ ئەم ئەگەرش واریدە زانە ببووچۆنا من هەلبژارتن دێگەلێک زەحمەت بن تو نەشەی هەلبژارتنە ئەنجام بدەی ئەگەر هات و عێراق لە دەستی میلیشیاتێ چەکداردا بن چونکە ئەگەر سوبەی تا هەلبژارتنژی کرد ئەو میلیشیاتە چەکدارەکانی کەس کنترۆل نەکەتن بێگوماندی تەزویرەکە زۆر مەزن هێتەکردن یان ئەس نمونەکێ بوو دەبینم باشە معقولە لایەنێکی سیاسی وەختی خو یەک کورسی هەبوو لە پەرلەمانە لە هەلبژارتنێن چووی 15 کورسی ئینان یعنی ئەف پەرلەمانی نوێکە پێک هاتە ئەف حکوومەتە نوێکە پێک هاتە هەمیا پێک هاتە سەر تەزویری جێداخەیە بەروێ چەندێ هەلبژارتن بێنەکردن ئەمزانین ینی باشترین چارەسەری هەلبژارتنە بەس هەلبژارتنەك وی شێوازەکە ئەمزانی عێراقی چه هەیبەت و ینی هەیبەتە دەولەتە نەمایە بەڕاستی گەلێکە زەحمەتە هەرچەندە چاری کانونەیەکی دەست نیشان کرد و طبعا تشێکی تێژەیە کە تەگوت چواری 12 هەلبژارتنە دمانگ پێشیش دەبیتن پەرلەمان خۆ هەلوێشێت کە پەرلەمان هاتە هەلوەشان دەبیت دمانگ یەکسەر هەلبژارن بێنەکرێت بەس زەحمەتە بێنەکردن چونکە وەزعی عێراقی زۆری مستەقر نییە هەرچەندشە هەلبژارنی 2018 وەزعێکی خراپتر بۆ هات نەکردن بەس ئەم ئەگەر بکەنژی مەترسیەمە چییە هەلبژارتن بێنە تەزویرکردن کە ئەوەش بڕاستی دێ پرۆسە سیاسی ناشرین بیتن بەڕێز دکتۆر عەرەفات کەرەم بەرپرسی کاروباری عێراق لە بارگای بارزانی گەلێ سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ سوپاس بۆ.